بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی بە پارێزگابوونی هەڵەبجەوە. ئەمە دەستکەوتێکی گرنگە و کەمێک سوکناییە بۆ دڵی خەڵکی قوربانی دەری هەڵەبجە. دوێنێ هەموو کوردێکی دڵسۆز دڵخۆش بوو بەم هەواڵە. هەوڵەکان بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە ساڵانێکی زۆرە دەستیان پێکردووە و خۆشبەختانە دوێنێ هەموو هەوڵەکان سەری گرت و ئەنجامێکیە بوو کە مای خۆشحاڵی هەموو لایەکمان بوو وەکو کورد. گفتوگۆ دەکەین لەبارەی بە پارێزگابوونی هەڵەبجەوە، هەوڵە یاساییەکان و ئەو یەکگرتووەی کە نیشاندرا لە نێزە کوردیەکانەوە چۆن کار بەمە بکرێ و چۆن با بڵین ئەگەر کارێکی دیکەمانویست داواکارێکی دیکەمانە بوو ڕووی قانونیەوە بەم شێوازە کاری بۆ بکرێ دەچێتە سەر و بۆ لایەن عێراقیەکان تا ئێستا هەندێکیان بەڕەوای نابینن هەڵەبجە کرا بە نۆزامین پارێزگای عێراق. ئەم پرس و باس و بابەتە هەندێک بابەتی تر گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان. دکتۆر سڵاوت لێبێ ئەم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. چیت هەیە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە؟ سڵاو لە جەنابەت و لە بینەرانی بەڕێزی کورسات و سەرجەم کارمەندانی ئەم کەناڵە تەلەڤیزیۆنیە بە پێزە. لە ڕاستیە زۆر خۆشحاڵین وەکو جەنابەت باست کرد. دوێنێ هەموو کوردێک خۆشحاڵ بوو بەوەی کە هەڵەبجە بێ بە پارێزگا. تەنها دانیشتوانی پارێزگای هەڵەبجە نین کە دڵخۆشن بەوەی هەڵەبجە بێ بە پارێزگا کە بەدڵنیایی و پیرۆزبایی لەوانەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەهیدان و قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە، لە بریندارانی کیمیابارانی هەڵەبجە، پیرۆزبایی لە سەرجەم خێزانی شەهیدانی گەلی کوردستان، لە سەرجەم خێزان و پاشەوارەکانی جەنۆسایدی ئەنفال. لە ڕاستیە ئەوەی کە لە دوێنێ ڕوویە شتێکی ڕەمزی بوو وەکو پاداشدانەوەی هەموو قوربانیانەی گەلی کوردستان نواندوێتی لە ڕوبەڕووبوونەوەی ڕژەمی باسی پێشوو و لە ڕاستیە کۆتایی قۆناغێک بوو کە دوور و درێژ خایاندی و ینی هەوڵەکانی ڕابردوو زۆر ڕۆشتبوونە پێشەوە، تەنها مابوو لەسەر ئاستی عێراق بە شێوەیەکی ڕسمی دانی پیابنرێەوە، گەرنا وەکو ئەمری واقع پارێزگای هەڵەبجە هەبوو. تەنانەت لە ڕووی قانونیشەوە هەندێک جار لە دوای ئەوەی کە پارێزگای هەڵەبجە لە 2015ەوە دروست بوو، لە ڕووی قانونیشەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەندێک لە یاساکانی بودجەی ئیتیحادی لە دوای ساڵی 2015ەوە و بە شێوەیەکی ڕەمزی بودجەیەک تەرخانەکرا بۆ پارێزگای هەڵەبجە. بەڵام ئەمەی کە لە دوێنێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگی لەسەردرا کە جێی دەستخۆشیە، سوپاسی هەموو فراکسیۆنە کوردستانیەکان و پەرلەمانتارانی کورد و جێگیری ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەکەین کە دوێنێ بە شێوەیەکی یەکگرتوو دەرکەوتن کە ئەمە کارێکی زۆر زۆر باشە، زۆر زۆر گرنگە لەو پرسانەی نیشتیمانین سەرباری هەموو جیاوازیەکان، سەرباری هەموو ناکۆکیانی کە هەن هەمووان کار بکەن بۆ ئەوەی کە دەستکەوتی نیشتیمانی بەدەست بێت. ئەمە جێی دڵخۆشی بۆ بەڕاستی. باشە دکتۆر، وتت بە قۆناغێکی دوور و درێژدا ڕۆی ئەم پرۆسەیە سەرتا لە پەرلەمانی کوردستانەوە هەوڵ دراو، یعنی شکڵێکی بە پارێزگای وەرگر هەڵەبجە، دواتریش دوێنێ تر هەوڵەکان هەموو باکام گەیشتن و بە فەرمی ئێستا لە سەراسی عێراق هەڵەبجە 19مین پارێزگا. ئەو هەوڵانەی پەرلەمانی کوردستان چۆن بوو؟ ینی ئەگەر باسێک لەوانش بکەین. سپاس دەکەم. لە ڕاستیە پێشووتر زۆر کارکرابوون بۆ بە پارێزگاکردنی هەڵەبجە. لە ساڵی 99 بڕیارێکی پەرلەمانی کوردستان هەبوو، چەند مەرسوم و ئەوانە دەرچوو بوون لەلایەن دام و دەستگاکانی هەرێمی کوردستانەوە، بەڵام هیچی نەبوو بووە ینی کارێک کە ئیتر لەسەر ئەرزی واقع پارێزگای هەڵەبجە دروست بێت تا لە کۆتایی ساڵی 2014 و سەرەتای ساڵی 2015 لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کات یەکێک لەو مەلەفانی کە بەجددی گفتوگۆمان لەسەری کرد لە دانیشتنێکی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە ناو بینایی پەرلەمانی کوردستان مەلەفی بە پارێزگابوونی هەڵەبجە بوو و لەوێ بڕیارماندا کە هەنگاوی عەمەلی بۆ بنین و بەندە بە تایبەتی لەگەڵ بەڕێز ژێگری سەرۆکی
ئەنجومەنی وەزیرانی ئەو کات کاک قوبات تاڵەبانی و لەگەڵ دکتۆر ئامانج ڕەحیم کە وابزانم ئەو کاتی شەر سکرتێری ئەنجومەنی وەزیران بوو کە بەڕاستی ئەویش ڕۆڵێکی کارا و کاریگەری بینی لەو پرۆسەیە لە پەیوەندیە بووین بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ڕێکوپێک یاساکە حازر بکرێەوە فعلاً ئەو یاسایە ئەو پرۆژە یاسایە لە 22 مندا لە 22 دیارە لە بەردەستی جەنابی شتەر هەیە لە 22 2015 نووسراوەکە ڕاستیەوە کراوە پرۆژە یاساکە هەیە و حەزەکەم باسێکی وەش بکەی نووسراوەکە کە بەواژووی قوڵەتاڵەبانی جێگەی ئەنجومەنی وەزیرانە ڕاستیەوە کراوە. بەڵێ لە 22 2015 کە پێنجشەمماکە ئەو نووسراوە بە واژۆی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز قوبات تاڵەبانی ئاراستی ئێمە کراوە هەر ئەگەر ئەو نووسراوە سێرکەن لەسەری واژۆی بەندەیە کە لە 25 لە ڕۆژی یەکشەممە ئێمە ئاراستی سەرجەمەندامانی پەرلەمانمان کردووە و لە 27 لە دانیشتنێکی نائاساییە ئەنی سەیری کە هەر ڕێک دوای دوو ڕۆژ لە دانیشتێکی نائاسایی پەرلەمانی کوردستانە خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکە کرا و هەر لەو دانیشتنەی 27 بڕیارماندا کە پێشنیارم کرد کە دانیشتنی پەرلەمانی کوردستان بۆ پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە لە شاری هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە لە مۆنومنتی شەیدانی هەڵەبجە ئەنجام بدرێ و پەرلەمانتاران دەنگیان لەسەریدا و ڕێک لە دوای هەفتەیەک لە 5 هەمومان لە 5 عەفو هەمومان چوینە هەڵەبجە پارێزگای هەڵەبجە لە ڕاستیە ڕۆژێکی مێژووی بوو یەکێکە لەو ڕۆژانەی کە لە مێژووی ئێمە لە بیری ناکەین هەموو پەرلەمانی کوردستان ڕۆشتە هەڵەبجە هەموو خەڵکی هەڵەبجە بە شوون و توێژە جیاجیاکانیانەوە لە پێشوازی پەرلەمانی کوردستان ستافی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی حکوومەت بوون و فعلا لە ڕۆژێکی مێژوویە ئەو یاسایەمان پەسەند کرد ئەتوانم بڵێم یەکێکە لەو یاسایانەی کە بە فترەیەکی قیاسی کەم یعنی سەیریکە لە 22 مانگ لە ئەنجومەنی وەزیران 22 لە حکوومەتەوە هاتووە بۆ پەرلەمان لە 5 پەسەند کراوە بە فترەیەکی قیاسی من نەزانم پێشووتر هەندێک یاسا بە شێوەی نایاسایی زۆر بە پەلە تێپەڕێنراوەوانە کە نامەوێ باسی کەم بەڵام ئەو یعنی ڕەنگە هیچ یاسایەک بە شێوەی ئوسوڵی خۆی بەو شێوەیە تێ نەپەڕیبێ و فعلا لە دوای ئەوە پارێزگای هەڵەبجە دروست بوو پارێزگاری بۆ دانرا جێگری پارێزگار قایم قامەکان چونکە ئەو یاسایە هەمووی ڕێکخستووە و ئەبوو ئەنجومەنێک بۆ پارێزگای هەڵەبجەش دروست کرێ بە پێی یاساکە بەڵام بەهۆی ناکۆکی هێزولایەنە سیاسیەکان ئەوە دواکەوت و لە ئەنجامی ئەوە وەکو دیفاکتۆیەک و وەکو پرسێکی یاسایی ئەو پرسە لە هەرێمی کوردستان چارەسەر کرا و ئەوە بوویە هۆی ئەوەی کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق صفەتی ئاوارتە بە هەڵەبجە بدرێ وەگەرنایەوە ئەزانن تەنانەت تا دوێنێش داواکاری تر هەبوون بۆ بە پارێزگاکردنی ناوچەی تر بەڵام ئەوەی کە وای کردووە پارێزگای هەڵەبجە ئێستا لەسەر ئەرزی واقع هەیە پارێزگاری هەیە جێگری پارێزگاری هەیە سنووری ئیداری هەیە هەموو شتەکانی ڕێک خراوە بۆیە ئەمە وای کرد کە دوێنێ ئەو یاسایە پەسەند کرێ هەڵبەت من دڵنیام کە ینی کاری هەموو فراکسیۆنەکانیش ڕۆڵیان هەبووە وەلانانی هەندێک ناکۆکی نێوان فراکسیۆنە کوردستانیەکان کە لە قۆناغی ڕابردوو ئەمان بیستەوە ڕێگرە لە بەردەمەوەی کە ئەو پرۆژە یاسایە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێپەڕێ ئەوەش دەوری هەبوو کە دوێنێ پرۆژە یاساکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێپەڕی. باشە دکتۆر ینی ئەمێ بزانم من و خەڵکی هەڵەبجە و خەڵکی هەرێمی کوردستانیش جانێ بزانن جگە لەوەی کە بە پارێزگابوونی هەڵەبجە دەستکەوتێکی گرنگی معنەویە ئەنی دەستکەوتە یاساییەکانی چین و ئەو قۆناغێکی تر هەڵەبجەی تێدەکەوێ چی هەرچەندە تۆژاماژت پێکرد هەڵەبجە بۆ خۆی ینی پارێزگایە ئێستا پارێزگاری هەیە ینی دام و دەستگا و دەوایری خۆی هەیە وەکو پارێزگایەک بەڵام لەم ڕۆ بەدواوە ینی چ دەستکەوتێکی ئەو بڕیارە لە ڕووی قانونیەوە بۆ هەڵەبجە لە ڕاستیە ئەو ئیدارەی کە ئێستا هەیە تۆکمەترە بێ و تۆ جەناب دەزانیت خەڵکی هەڵەبجە دەزانن بەشێک لە بەڕێوەبەرایەتیە گشتیەکانیش هەستا لە پارێزگای هەڵەبجە بوونیان هەیە و ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیانەی کە نین ئەوانش ئیزافا کرێ و پارێزگای هەڵەبجە ئیتر ژماری تایبەتی خۆی بێت لە وەزارەتی پلاندانانی عێراق لە هەموو ڕووەکانەوە لە
ڕووی هاتوچۆ لە ڕووی پەیوەندی و کۆمونیکیشن و لە ڕووەکانی تر و تەنانەت لە داهاتووە یعنی بازنەیەکی هەڵبژاردننی تایبەت بخۆی بێ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە جگە لە ڕووە معنەویەکەی کاراسانی تریش بۆ هاوڵاتیانی هەڵەبجە بێت پارێزگای هەڵەبجە بەسەرجەم قەزا و ناحیەکانیەوە لە ئەنجامیەوە یعنی کاراسانیان بۆ بێت کارەکانیان هەر لە پارێزگای هەڵەبجە ئەنجام بدرێت ئەمە جگە لەوەی کە بۆ هەموو هەرێمی کوردستان ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بوو ئێمە زانین تا ئێستا ئەنجومەنی ئیتیحاد دروست نەبووە و ئەو پرۆژە یاسایانی کە هەن بۆ ئەنجومەنی ئیتیحاد لە ئاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەموو ئەو پرۆژە یاسایانە پارێزگایان کردوتە بنەما بۆ ئەندامەتی بۆ ژمارە ئەندامانی ئەنجومەنی ئیتیحاد لێرەوە تۆ پارێزگایەکی ئضافە کرد بۆ هەرێمی کوردستان لە باتی ئەوەی 3 پارێزگا بوو لە ڕابردوو کە ئەمانە یان نوێنەرایەتیانە بوو لە ئەنجومەنی ئیتیحاد ئێستا بێ بە 4 پارێزگا ئەمە جگە لەوەی کە ئێمە لە پارێزگاکانی تری وەکو کەرکووک و مووسڵیش یعنی بەدڵنیاییەوە ئەتوانین نوێنەر هەڵبژێرین و نوێنەرمان هەبێت و ئەمە واکات یعنی تا ڕادەیەکی زۆر هاوسەنگی دروست دەبێ لە نێوان هەرێمی کوردستان و ناوچەکانی تری عێراق و وەکو باسیشی کرد لە ڕاستیە لە ڕووی معنەویشەوە ئەمە گرنگ بوو. باشە دکتۆر ئێستای تر هەرێمی کوردستانی 4 پارێزگای لە بریسێ پارێزگا ڕاستە لە دڵی هەموماندا کەرکووکیش پارێزگایەکی دیکە هەرێمی کوردستانەوە کوردستانە بەڵام بۆدە قانونیەکەی بێبەشی کردوین لەوە کە مادەی 140 لەو دەبێەوە یەکلا بکرێتەوە بە پێی دەستور ئەوەی کە هەرێم ئێستا 4 پارێزگایە ئەنی هەرێمەکە تۆکمەتر ناکە بە بڕواایەوە هیچ کاریگەریەکی لەسەرەوە نییە بەدڵنیاییەوە ئەوە بۆ ناوخۆی هەرێمیش گرنگە ڕەنگە هاوسەنگیەکی باشتر بێنێتەکایەوە بەڵام لە ڕاستیە یعنی کامە شتێکی گرنگە من پێم وایە زیاتر بۆ ئەمە ڕای شخصی خۆمە من لە چەند هینێکشە لە چەند چاوپێکەوتنێکە لە ماوەی ڕابردوو ڕامگەیاندووە جگە لەوەی کە ئێستا ئەمە گرنگە هەرێم بۆتە 4 پارێزگاوەک و باسی شت کرد یعنی ئێمە هەمومان پارێزگای کەرکووکیش بە پارێزگایەکی کوردستانی ئەزانین کە بەداخەوە ئەتوانم بڵێم هۆکاری سەرەکی ئەوەی کە پارێزگای کەرکووک بەو دەردە ڕۆشتوە ئێستا بەو شێوەیە لە ڕاستیان ناوکۆکی ناوخۆیی بووە کە نەمانتوانیەوە نەمادەی 140 جێبەجێ بکەین نە ئەو کاتێک کە کۆی پارێزگای کەرکووکمان لەبەردەست بوو لە دوای ڕووداوەکانی ساڵی 2014 پارێزگاری لەوە بکەین لە ئەنجامی شکستی ڕفراندۆم ئەو دۆخە هاتەکایەوە بەڵام من پێم وایە بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان زیاتر سەقامگیر بێت و تارماییەکانی شەڕی ناوخۆ بە تەواوەتی بەجێ بێڵین و پرسی ئەو مەسلەی دوو ئیدارەیە و دوو هەرێمی و ئەوە بە تەواوەتی بەجێ بێڵین من پێم وایە دروستتر وایە کە دامەزراوەکانی حکومڕانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دابش بکرێن بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستانە یعنی بەڵێ هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە و هەمومان شانازی بە هەولێری شەوەکەین بە وەکو پایتەختی هەرێمی کوردستان بەڵام شتێکی ئاساییە هەندێک لە دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی بێ هەندێکی لە دهۆک بێ بۆ نموناکرێ پەرلەمانی کوردستان لە سلێمانی بێ ئەنجومەنی دادوەری لە دهۆک بێ یەکێک لە دامەزراوەکانی حکومڕانی تر هەندێک لە دەستەکان بۆ نمونە لە هەڵەبجە بێ ئەمە وا ئەکات هاو ئاهەنگیەکی زیاتر لە هەرێمی کوردستان ئاهێنێتەکایەوە وا ئەکات هەرێم زیاتر تۆکماکە وا ئەکات ئەو سیمایانەی دوو ئیدارەی کەم ڕەنگترەکاتەوە وا ئەکات کە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەهێزتر بێت. باشە دکتۆر بە بڕای تۆ ڕەنگە بیانەکەەوە نەبێت دەڵێن با من ئەوەش ئیزافە بکەم ببوورە بە ئەوەت بۆ ئیزافە بکەم ئەوەی من پێشنیاریەکەم شتێک نییە کە یعنی خەیاڵ بێ و ئەمە ئەزمموی نەبێ لە دنیاە بەڵکو لە دنیاە نمونەی لەم شێوەیەمان هەیە بۆ نمونە نزیکترین یعنی ناڵم نزیکترین نمونە لە خۆمانەوە بەڵام ینی نمونەیەکی سادە کە ڕەنگە زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان بیزانن بۆ نمونە هۆڵندا پایتەختەکەی ئەمستەردامە بەڵام بەشێکی زۆری دامەزراوەکانی حکومڕانی لە دانهاخ لا هەیە یعنی بەشێکی زۆری پەرلەمان لەلا هەیە و دامەزراوە دادوەریەکان لەلا هەین بۆیە ئەکرێ ئەو نموزەجە لە بەرچاوگیرە واقعی ئێمە لە واقعی هۆڵنداوە نزیکە دکتۆر لە واقعی هۆڵنداوە نزیکە لە واقعی بەلجیکاوە نزیکە کە لە بەلجیکاش بە هەمان شێوە یعنی واکراوە کە
دامەزراوەکانی حکومڕانی هەمووی لە پایتەخت نەبێ. واقعی ئێمە لە سویسراوە زۆر نزیکترە کە سویسرا چەند نەتەوەیەکی تایە بە زمانی جیاوازیش تەنە ئێمە نەتەوەی جیاواز نین، بەڵام واقعەکە لە دوای دروستبوونی هەرێمی کوردستان هەر لە 2 ساڵ لە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان هەرێم دابش بووە. واقعەکە هەیە ئێستا، بۆیە ئەکرێ بەو شەوەیە معالەجە بکرێ. بۆ نمونە سەیری سویسرا کە ئێستا سویسرا تەنانەت دامەزراوەکانی حکومڕانی لە یەک شوێن نییە کە پایتەختەکەی کە بێرنە، یعنی بێرن ئەوەندە ناسراو نیە، ئەوەندەی جنێڤ ناسراوە وانە. جنێڤ ئێستا زۆر ناسراوترە لە بێرن. بێرن کێ لە خەڵکی هەرێمی کوردستان ئەسڵ نەزانێت بێرن پایتەختی سویسرایە. بەشێکی تر لە دامەزراوەکانی حکومڕانی لە بازڵن. بۆیە من پێم وایە ئێستا بە تایبەتی ئەوە دانوستان لە بینی پارتی و یەکێتیش هەیە، وابزانم خلافات لە نێوانیان هەیە، هەندێک خاڵ لەسەری کۆکن. ئەگەر ئەمانەوێ یەک هەرێممان هەبێت، ئەگەر ئەمانەوێ یەک هەرێمی تۆکمەمان هەبێت، ئەگەر ئەمانەوێ هەموو ئەو ئاسەوارە خراپانەی شەڕی ناوخۆ کە لە ساڵی 1994ەوە هاتوونە تکایەوە و هەرێمیان دابش کردووە و لە 96 بە تەواوەتی دابشیان کرد لە سیوێکی ئابی 96 و دواتریش، یعنی هەموو ئەو یەکگرتنانی کە هەن یەکگرتنێکی فەوقین، وەگەرنا ئێمە خۆمان نەزانین هەرێمی کوردستان 2 ئیدارەیە، دوو هێزی ئاساییشە، 2 پێشمەرگ. ئەگەر ئەمە وردە چارەسەر بکەین زۆر زۆر گرنگە بێت دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە دابشکەین لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان. باشە دکتۆرە شوێنانی کە باست کرد زیاتر دەوڵەتن وڵاتن، یان ئێمە هەرێمێکی بچکۆڵین، ڕەنگە بیانۆکە ئەمە بێ بڵێن ئێمە هەرێمێکی بچووکین و پایتەختێکمانەیە هەولێر دەبێمە ینی وەکو دەڵێ خواخوامان بێ سەرکردێکی وڵاتان ڕووبکاتە ئێمە ڕووبکاتە هەولێر ڕووبکاتە ئێمەش کاتە ڕەنگە نەکرێ بۆ نمونە سەرکردەیەک بێوێست سەردانی سەرۆکایەتیەک بکە بچێتە هەڵەبجە، لەوێ بچێتە هەولێر، لە هەولێرەوە بچێتە دوهۆک. ینی ڕەنگە بیانۆکە زۆر جار ئەم پرس و باسانە بێ بە بڕوای تۆ بیانوانە منطقین یان ئەوەی کە تۆ پێشنیاریەکەی منطقەکە ئەوەیە؟ نەخێر بە دڵنیاییە ئەو بیانانە منطقین نین و ینی لە ڕاستیە ئێمە خۆمان کێشەیەکی بنیادیمان هەیە. ئێستا ئەم هەرێمە کێشەیەکی ئێجگار بنیادی هەیە و من لێت ناشارمەوە. من پێم وایە خاڵی هەرە لاوازی هەرێم، خاڵی هەرە لاوازکردنی دۆخی سیاسی هەرێم لە ناوخۆ و ڕوو لە دەرەوە ئەو دابەشبوونەیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەیە. زۆر باسمان لەمە کردووە. درزی سەرەکی لە هەرێمی کوردستان ئەو سنوورە ئیهینەیە، ئەو سنووری ئەمری واقعەیە کە لە نێوان دوو زۆنەکەی هەرێمی کوردستانە هەیە. ئەگەر ئێمە ئەمانەوێ هەرێم بەهێز ببێ لە ڕاستیە بەو شێوەیە بەهێزە بێ، هیچ کێشەیەک نییە ئەمەی کە باسەکری کە جەنابەت باست کرد ڕەنگە بیان و بەوە بێنەوە، یعنی قەیچێکە سەرۆکی وڵاتێک جارێکێتە هەولێر، وەکو بارسم کرد هەولێر ڕەمزیەتێکی تاریخی بۆ هەمومان هەیە و ئەمە هیچ لە نرخی هەولێر کەم ناکاتەوە، بەڵام هیچ کێشەیەک نییە کە جارێک سەرکردەی وڵاتێک بڕواتە هەولێر، جارێک بێتە سلێمانی، جارێک بڕاتە دۆک و هەریەشن. ینی مەسەرەن جەناب تەزانیت بەشی هەڵەبجە پارێزگا نەبووە، بەڵام بەشی زۆری سەرکردەکانی جیهان هاتوون سەردانی هەڵەبجەیان کردو. بۆیە من پێم وانییە ئەوە ئیشکالێکی ئەوتۆ دروستکە. ئەگەر دامەزراوەکانی حکومڕانی بە تەواوەتیش دابەش ناکەن بەسەر پارێزگاکانی هەرێمە، خۆ پێشنیارێکی تریش هەیە و لە دنیاشە متتەبعە، یعنی ئەکرێ پایتەختی هاوینەمان هەبێ، پایتەختی زستانەمان هەبێ، ئەمەش دیسانەوە یعنی ئەکرێ ئەنجام بدرێ. وەکو باسم کرد ئەمە کارێک نییە نەکردە بێ. بۆ نمونە با نمونەیەکی تر بۆ بێنمەوە، ئێستا پەرلەمانی یەکێتی ئەوروپا و دامەزراوەکانی حکومڕانی یەکێتی ئەوروپا یعنی هەمویان لە برۆکسڵن، پایتەختی یەکێتی ئەوروپا برۆکسڵە، بەڵام بەشێکی زۆری کۆبوونەوەکانی پەرلەمانی یەکێتی ئەوروپا لە ستراسبۆرگ لە شوێنێک لە فەڕەنسا ئەنجامەدرێت کە ئەسڵ پاریسیش نییە، پاریسی پایتەختی فەڕەنساش نییە، ناوچەیەکە نزیکە لە هۆڵندا و ئەڵمانیا و فەڕەنسا، لە ناو خاکی فەڕەنسا لەوێ دانیشتەکانیان ئەنجامەدەن. بۆیە ئەگەر ئەمانەوێ هەرێم بەهێز بکەینەوە، ئەگەر ئەمانەوێ ئەو درزانی کە لە ناو خۆی هەرێم هەیە ساڕێژی بکەین، باشترین شت ئەوەیە کە دامەزراوەکانی حکومڕانی دابشکەین بەسەر ئەم پارێزگایانەی هەرێمی کوردستانە و بەتایبەتی ڕەنگە پارێزگای سلێمانی
بنی تحتی ئەوەی هەبێ کە بەشێک لەو دامەزراوانە لە خۆی بگرێت بۆ نمونە پەرلەمانی کوردستان بۆ با پەرلەمانی کوردستان لە پارێزگای سلێمانی بێت. دکتۆر ئەمە هەر ناگەڕێتەوە بۆ ترسەی کە لە ڕابردوودا بۆ نمونە پەرلەمانی کوردستان و کاتی کە ئێوە سەرۆک بوون لەوێ ئیتر ڕێگەیان نەدابستنەوە هەولێر بۆیە زۆریانی جەخت لەوە دەکەیتەوە کە پەرلەمان بێتەوە سلێمانی؟ خۆی ئەم مۆزوع شخصی نییە، یعنی ڕاستە بەڵێ ڕێگری لە بەندەکرا بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان دابخن بۆ فعلەن 2 ساڵیش دایان خست ڕێگان لە بەندە گرت کە بچمەوە بۆ هەولێری پایتەخت. ئەمە تێپەڕی ئەوە جەناب تزانی ساڵی 2015 بوو و یعنی بەڵام ئەو ڕووداوە ئەبێ دەرسی لێ وەربگرین کە چۆن ئەمە وا بکەین جارێکی تر دووبارە نەبێتەوە. ئایا ئەو ڕووداوەی کە ڕوویە سومعی هەرێمی کوردستانی لە کەدار نەکرد؟ ئایا زۆر خراپ بەسەر هەموو هەرێمی کوردستانان نشکایەوە؟ ئایا ئەگەر ئێمە بە پێچەوانەوە مامەڵەمان بکردایە دامەزراوەکانمان لە هەرێمی کوردستان بەهێز بکردایە، پەرلەمانی کوردستانمان بەهێز بکردایە، حکوومەتی هەرێمی کوردستانمان بەهێز بکردایە، پرۆسەی دموکراسیمان لە ناوخۆی هەرێمی کوردستان بەهێز بکردایە، هێزی نیشتیمانی یەکگرتووی پیشەییمان لە هەرێمی کوردستان بێنایەتەکایەوە، ئایا هەرێمی کوردستان لە ناوخۆی عێراق زۆر بەهێزتر نابوو؟ ئایا ئەو دیفاکتۆیی کە هەبوو، یعنی جەناب تزانیت پێش ئەوەی کە پەرلەمانی کوردستان وای لێبێ ئێمە دەوڵەتێک بوون لە ناو دەوڵەتە لە ڕاستە، یعنی بەرپرسیارانی هەرێمی کوردستان کە چوون بە وڵاتانی دنیا وەکو سەرۆک پێشوازیان لێکە، سەرۆکی دەوڵەتان پێشوازیان لێکە. ئایا ئەو دەوڵەت ئەو وەزع دیفاکتۆیی هەرێمی کوردستان بەهێز نابوو؟ بەڵێ، یعنی ئەوەی کە پەرلەمانی کوردستان لەو کاتەوە داخرا ئەمە ترسی هێناوەتەکایەوە کە ئێستاش هەر کاتێک بێت لە هەولێر ڕەنگە پەرلەمان دابخرێ بۆ ئەوەی کەس نەتوانێت لە پەرلەمانی کوردستان دابخا نەدامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پەک بخا چ لێرە لە سلێمانی وت لە هەولێر ئەو هێنانەکایی ئەو هاوسەنگیە شتێکی گرنگە بێت. باشە دکتۆر، دواپرسیارم، ینی با بڵێن چەند مانگێکی کەم ماوە بۆ هەڵبژاردننی دیسانەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ینی لە بەردەمەم ئەم خولەدا ئیتر کات زۆر نەماوە. بە بڕوای تۆ چه پرۆژه یاسایە گرنگە پێویست بوو کاری لەسەر بکرێ لە دوای پرۆژه یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ کورد دەڵێم لە بەغدا؟ لە ڕاستیە بە زەحمەتی بینم ئیتر یعنی دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جدیەتێکی ئەوتۆ بەخۆیەوە ببینێت، چونکە ئیتر وردە ئەچینە هینە پشووی تەشریعیەوە و دوای پشووی تەشریعی تەواو خۆمەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نیم، بەڵام ئەگەداری ڕەوشەنەکانم لە دوای پشووی تەشریعیشەوە ئیتر بەرەو هەڵمەتەکانی هەڵبژاردنە ڕۆین بۆیەوە هەست ناکەم ینی گۆڕانکاریەکی ئەوتۆ بێت باس لە هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرێت کە وا تەسەور ناکەم تێپەڕێ، یعنی ئەگەر ئەو هەموارە هاتەکایەوە زۆر گرنگە بازنەی هەڵبژاردننی هەڵەبجە جیا بکرێتەوە لەوەیە و ئەنجومەنی فدرالیش یعنی پەسەندکردنی یاسای ئەنجومەنی فدرال زۆر گرنگە، بەڵام زۆر گرنگە بزانرێت چۆن پەسەند دەکرێت، یعنی هەروە بە ئاسانی بەسەرمانە تێنەپەڕێ واش هەست ناکەم، یعنی دەرفەتی ئەوتۆما بێت کە باس دە و پرۆژه یاسایش بکرێ، ئیتر پێویستە کات خۆ حازر بکرێ بۆ خولی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەر لە ئێستاوە ئەولەویەتی کار بۆ یعنی ئەو یاسایانی کە گرنگن بۆ هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی عێراق لە ئەنجومەنی داهاتووی نوێنەرانی عێراق دیاری بکرێت. زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان دکتۆر، زۆر سپاس.